بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ئەم کاتتان باش. هیوادارم لە هەر کوێهەن هەر شاد و سڵامەت بن. ئەمڕۆ بەرنامەیەکی تایبەتمان هەیە سەبارەت بە کێشۆگرفتەکانی لاوان بە تایبەت کچان لە هاوسەرگیریدا بەر لە تەمەنی یاسایی. هەر بەمبۆنەوە داوامان کردووە لە هاوڕێی سۆما ئەمانی هەڵسوڕاوی ئەم بوارە کە گفتوگۆیەکمان بێت. سۆما گیان زۆر بەخێربی بۆ ئەم بەرنامەیە. سپاسی ئەو دەکەم هاوڕێشینگان بۆ بەرنامەیە و زۆر سپاس بە داوەتەکەتان. سڵاو ڕێزم بۆ بینەرانی عەزیزیش. زۆر مەمنون. سۆما گیان من پرسیارەکانم ئاوا دەست پێ بکەم لە تەمەنی منداڵیدا بەشودانی کچان چه ئاسەوارێکی خراپ و نەرینی لەسەر جەستە و دەرونی کەسەکە هەیە؟ وەک هەمومان نەزانین تەمەنی یاسایی یاخود تەمەنی نێودەوڵەتی بۆ گەنجان و نۆجوانان تەمەنی 18 ساڵیە کە ڕێگەیان پێدەدات بێنە ناو کۆمەلگا یاخود لە هەندێک بۆوادا دەربکەون کە ئەوش تەمەنی 18 ساڵیە. بەڵام بەداخەوە لە وڵاتانی وەک ئێمە وەکو ئێران یا وڵاتانی دراوسێ لە پرۆسەی هاوسەرگیریدا یاخود بەشودانی کچان ئەمە لە بەرچاو ناگرن و هەر لە تەمەنی 9 ساڵ یاخود 12 ساڵ دەست دەکەن بۆ پرۆسەیەوە کچەکان بەشوو دەدەن. بەگومانی ئیسلامیدا هەیە کە کاتێک کچ گۆڕانکاریی جەستەیی بەسەردادێت پێیان وایە کە ئامادەی هەموو جۆرە گۆڕانێکی ژینگەیی یاخود لە قۆناغێکی ژیانەوە بە قۆناغێکی تر هەبێت کە ئەمەوا دەکات چەندین ئاساواری نەرینی و خراپ لەسەر دەرونی و جەستەیی هەبێت کە من لێرەدا ئاماژە بە چەندانێکیان دەتوان بکەم. یەکێک لەوانە ئەوەی کە ئەم کارەی ئەمان پێشێرکردنی مافەکانی مرۆڤەکە لێرەدا مافی ئەو کچە یاخود ئەو کچە منداڵە پێشێل دەکرێت کە ئەو حەقێتی لە ژیانی منداڵی خۆیدا بژی فێری خوێندن و نووسین و چەندین بواری تر بێت کە لەگەڵ تەمەنی دەگونجێت کە بەداخەوە ئەمان کە پێویستی بە گەشە سەردنی فکری و ئامادەی جەستەیی و دەرونی و مشکی هەبێت. ئەما لێرەدا پێشێکردنی مافەکانی مرۆڤە لە لایەکی تر ئەو کاتێک کە ئەو بە زۆر بەشودانە ئەنجام دەدرێت ئەو کچە بگاتە تەمەنێک کە تێ بگات لەوەی کە بڕیار لەسەر ژیانی خۆی بدات لەوانەیە ئەو هاوسەرگیری بەدڵ نەبێت یاخود نەوێتی تر لەو ژیانەدا بمێنێتەوە کە بەداخەوە ئەو خێزانانەی لە وڵاتی ئێمە وەکو ئێران یاخود هەرێمی کوردستان زۆر جار دایک و باوکەکان لەو هەڵبژاردننی ئەو کچیان تێناگەن و دووبارە زۆری لێ دەکەن کە دەبێت لەو ژیانەدا بمێنێتەوە لەگەڵ ئەو کەسە بەردەوام بێت لە ژیان و هەڕەشەی کوشتن یاخود پشتگیری نەکردنی لێ دەکەن کە ئەوەش دەبێتەوە جۆرێکی تر مەترسی بۆ سەر ژیانی و ئەگەر هاتوو جیایش ڕوو بدات وەکو بۆشایک لە ژیانیدا وەکو شکستێک لە بەشێک لە ژیانیدا دەمێنێتەوە کە ئەوەش خۆی کاریگەری بێگومان هەر دەبێت لەسەر ژیانی و لە لایەکی تر کچان و کوڕانمان کە زۆر جار کوڕانیش هەر لە تەمەنی منداڵیدا ژنیان بۆ دەهێنن یاخود دەیانخەنە پرۆسەی هاوسەرگیری دەبینن ئەو لانی دەرونی و مێشکیاندا دەبیندرێت هیچ کامیان ئامادەی ئەوە نین کە ببنە وەکو دایکێک هەڵسوکۆت یاخود وەکو باوکێک هەڵسوکۆت بکەن و ئامادەی ئەو هەموو گۆڕانکاریە خێرایە نین و دەبێت چۆن هەڵسوکۆت بکەن لە ژیانی هاوسەرگیریدا یاخود لە ژیانێکی دوو کەسیدا چۆن دەکرێت هاوسەرگیری بکەن هیچ کامێکیان ئامادەی ئەوە نین بێگومان ئەوەشێکی ترە لە ئاساوارەکان ئەوە پێی راپۆرتێکی شارپرێس ئێمە ساڵانە 12 ملیۆن کچ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەشوو دەدرێن کە بەڕاستی ڕێژێکی زۆر زۆرە و هیچیشان بێگومان سەرکەوتوو نابن وا دەکات کە کچەکانمان لە دنیای کچێنی خۆیان بێنە دەرەوە هەمیشە هەموو ئاسارەکان زیاتر بۆ کچە زۆر کەم وا هەیە کە ئێمە کوڕەکانمان لە تەمەنێکی کەم ژنیان بۆ بهێندرێت ئێمە کچەکان ئەو تووشی ئەو گرفتە زۆر جار دەدرێن بە کەسێکی کچێکی 12 ساڵ یاخود 9 ساڵ دەدرێت بە کەسێک کە 40 ساڵ یاخود 50 ساڵێتی کە بە باوک یاخود بە کەسێکی گەورەی ئەو کچە دەشمێردرێت ئەوە زۆر جار لە پێناو پێکێنانی خزمایەتی لە بینی دوو خانەوادەدا ئەوە دەکەن یاخود لە
لە جیاتی ئەوەی کە ناتوانێت قەرزەکە بدرێتەوە ئەو کچە دەدرێت لێرەدا ژیانی ئەو کچە وێران دەکرێت و ئەگەر ناڕەزایەتی دەست ببڕێت بە هەڕەشەی کوشتن کۆتایی دێت. ئەی سۆماگیان هۆکاری کوشتنی ژنان چیە تایبەتەن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تایبەتەن ئێران و کوردستان هۆکارەکان چین کە ژنان لەوێ زۆرتر یا خۆیان ئەکوژن یا ئەیان کوژن بە ژێر ناوی قەتڵی ناموسی هۆکارەکان چین؟ هۆکاری هەرە سەرەکی یاخود هۆکاری هەرە دیار ئەوەی کە سیستمی پیا و سالاری لە وڵاتی وەک ئێران و ئێمە سیستمی پیا و سالاری وەک باوک سالاری ئەوەیەکێکە لە هۆکارەکان کە ئێمە ئەوە زاڵە بەسەر وڵاتەکەماندا بەسەر کچەکانماندا و لەولاوە ئێران سیستمێکی وڵاتێکی ئیسلامیەوە ئیسلامیش لە ئێران دەستێکی باڵای هەیە و هەر یاسایەک بڵێت هەر یاسایەکی تازەکە بڵێت بێگومان لە بەرژاوندی پیاوەکانە زیاتر هەر یاسایەک بڵێت لە هەردوولاکە هەر مافەکانی کچەکانمان پێشێل دەکرێن و ئەو سیستمی پیا و سالاریەوە دەکات کە پیاوەکان خۆیان چیان پێ باش بوو بۆ کچەکان یاخود بۆ هاوسەرەکەیان دەبێت حتمەن ئەوە بێت ئەگەر ناڕەزایەتی دەردرێن هەوڵ بۆ چارەسەرکردنی کێشەکە نادەن تەنیا ئەوەیە کە ژیانی ئەو کچە لەو کچە دەستێنەوە و پیاوەتی خۆیان بەوە دەردەخەن کە لە ژێرناوی شەرەف و ناموس کچەکەیان کوشت یاخود باوکەکە کچەکەی خۆی لە ناو برد یاخود هاوسەرەکە سەری خێزانەکەی خۆی لە دەکاتەوە ئەوە پیاوەتی خۆی دەسەلمێنێت بەوە یاخود شەرەفی پاراستووە. بێگومان ئەوە چەند هۆکارێکی هەیە کە دەگەرێتەوە سەر ئەو کوشتنە لەژێر ناوی شەرەف و ناموس کە وەک باسمان کرد نمونەشمانەکو غەزەل کە لە ئێران لە هاوسەرەکەی سەر بردرا و سەری بەناو شارەکاندا گێڕا بەمانەی ئەوەی کە پیاوەتی خۆی دەسەلمێنێت لەڕاستیدا هیچ کچێک شەرەف و ناموسی هیچ کەسێ هیچ پیاوێک یاخود ڕەگەزی بەرامبەری نییە وەک چۆن هیچ پیاوێک ڕەگەز شەرەف و ناموسی هیچ کچێک یاخود خێزانەکەی نابێت دوو کەسن دوو ڕەگەزی بەرامبەرن وەکو یەک مافیان هەیە حەقیان هەیە و هیچ کەسێکیش ئەگەر تەنانەت خراپترین تاوانیش بێت یان وەکو کچ بۆ خۆی بۆ ژیانی خۆی کە دەیکات حەقی لێسەرنەوەی ژیانیت نییە ئەگەر هەڵەیەکی کردو دەتوانێت وەکو خێزانی یارمەتەی دەریبی بۆ چارەسەرکردنی یاخود لەگەڵی قسە نەکەیت بەڵام حەقی لێسەرنەوەی ژیانیت نییە ئەو شتێکە کە خۆی هەڵی بژاردە بۆ ژیانی خۆی بەمانای خۆشەویستیت ئێمە کچەکانمان لە وڵاتی ئێمە حەقی ئەویان نییە کە خۆشەویستی بکەن یاخود بە ئاشکرا ئەوە بکەن بۆ پێی کە دووبارە پیان وایە ئەوش دەگەڕێتەوە هەرژێر ناوی شەرەف و ناموس کە کچەکەیان ڕەگەزی بەرامبەری خۆشویستەوە یاخود هەستی بۆ کەسی بەرامبەری هەیە بەڵام ئەگەر کچەکەیان بە کەسێک بدەن کە هیچ نایناسێت یان لە خۆی گەورەترە یان لە بەری خێزانەکان دەیانوێت ئەوەی تر شەرەف پاراستنەکە لە ڕاستیدا وان نییە و کێشەی خێزانیش بە هەمان شێوە هەر بەسەر خراپەکەی بۆ سەر کچەکە یاخود بۆ سەر ژنەکەیە کە ئەگەر کێشەیەکی خێزانی ڕوو بدات وەکو چۆن لە هەرێمی کوردستان لە نێوان دوو ژن و مرد کێشەی خێزانی ڕوودات دوای ئەشکەنجەدانێکی زۆری ژنەکەی ژنە 21 ساڵانەکەی خۆی دەسووتێنێت بە ناوی شنیار هونەر کە بەداخەوە گیانی لە دەدا ئەویش لە دوای ئەوەی کە زۆر ئەشکەنجەیدا بوو بەڵام سووتاندی و لە ماڵەکەدا بەجێ هێشت تۆ تەنانەت ئەگەر کێشەشت هەبێت دەتوانی ئەو کەسەت نەوێت یاخود کۆچایی بۆ ژیانە هاوبەشە بهێنی نەگەوەی کە ژیانی کەسێکی تر بستێنی ئەوانە هەمووی لەژێر ناوی شەرەف و ناموس ئەوەیە کە یاسا لە پشت کچەکانمان یاخود ژنەکانمان نین ئەو کەسی کە ئەو سزای ئەنجام دەدات ئەو کارە ئەنجامدات بە سزا ناکرێت بۆیە هەموو هەوڵ دەدەن کە ژیانی کچەکان یاخود ژنەکان بسێن ئەگەر یاسا لە پشت ژنەکان یاخود کچەکانمان بۆیێت ئەو کارانە زۆر کەمتر دەبوونەوە هیچ باوکێک هەوڵی لەناوبردنی کچ و خێزانەکەی خۆی نەدەدات زۆر ڕاستە هەروەکو بۆ خۆشت ئەگەر قوانینێکە لە ئێران هەیە ئەو یاسانە لە ئێران هەیە هەموو وەرگیرا و لە ئیسلامە جا ئیسلامیش بۆ خۆت بە جوانی ئەشارەت کرد کە ژنی وەکو جنسی دەرەجە دووەم وەکو مەڵکی پیا و هەمیشە لە قەڵەم داوە ئەمەوێ زۆرتر لەسەر بارودۆخی ژنان لە ئێران لە وڵاتانێک وەکو ئەفغانستان و حتا عێراق ئێستا وەزعیەتیان چۆنە لەو ڕابطەیشەوە گەر بکرێت زۆرتر تەوزیحاتێکمان بۆ بدەن سۆماگیان مافی ژنان یاخود کچەکانمان لە وڵاتانی وەکو
ئێران یا ئەو وڵاتانی کە ئیشارەت پێ کرد بەڕاستی لە ڕووی بێمافیەوە زۆر لە ئاستێکی بەرزە و ئەفغانستان ئێستا لە دوای هەموو وڵاتەکانەوەی لە دوای هەموو وڵاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بێەوەی ئێستا کە تاالبان هاتووتە سەرکاریش مخالفەت دەکاوە ناڕزایەتی دەردەبڕێت ئەفغانستان ئێستا لە دوای هەموو وڵاتەکانەوە بەبێ ئاخرین ڕووداویش کە دوای دەستێوەردانی وڵاتە ئەوروپایەکان وڵاتەکانی وڵاتە جەهێزەکان ئێستا کچەکان دەتوان دووبارە لە زانکۆکان بخوێنن کە تەنانەت ئەوەشی قەداغەت کردبوو کە کچ نابێت بخوێنێت و کچ نابێت لە هیچ شوێنێک دەربکەوێت نادەبێت لە ماڵەوە بمێنێتەوە لە دوای دەستێوەردانی ئەوروپا و داواکردن لە ئەفغانستان ئێستا کچەکان دەتوان دووبارە لە زانکۆکان بن بەڵام بێگومان جیا لە کوڕەکان لەبێ کچ و کوڕ جیا بخوێنێت بۆیە لە ڕووی بێمافی و بێت حەقیەوە ئەفغانستان ئێستا لە دوای هەموویانەوەی بەڕاستی و ئێران و کوردستانیش لە دوای ئەو دێن ئێران بە ناوی خۆی دەڵێ کە یاساکان هەن بەڵام بۆ هەندێک لە بابەتەکان بەڵام وەکو بابەتی ئەوەی کە لە هیچ شوێنێکماندانە کە ژن بتوانێت مافی خۆی بڵێت یاخود داوای مافی خۆی بکات هەڵسوڕاومان هەبێت هەموو هەڵسوڕاوەکانمان هەموو کەسە دەنگیان بە هیچ شوێنێک بگات نانم ژنەکانمان یاخود کەسە خوێندەوارەکانمان لە پۆستە گەورەکانی وڵاتدا دەربکەون بەڵام تورکیا تا ڕادەیەک یعنی مەجالی بە کچەکان یاخود بە ژنەکان داوە کە وەکو پیاوەکان دەربکەون ئەوەی یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی بۆ تورکیا ئەوەیە بەشێک لە خاکی تورکیا هاوسنوورە لەگەڵ وڵاتانی ئەوروپا وڵاتی ئەوروپا یەکێ لە خاڵە گرنگەکانی یەکێ لە خاڵە گرنگەکانی دەستورەکەی ئەوەیە کە دەبێت ژن و پیاو وەکو یەک ببیندرێن وەکو یەک مافیان هەبێت و هەوڵ بۆ داواکاری و خواستەکانی خۆیان بدەن و لە ئەوروپا وەکو دەبینین ئێمە زۆر کەسی بەتوانامان هەیە وەکو ژن کە دەردەکەوێت بۆیە لەبەر ئەو هۆکارەیە کە تورکیا کەمێک مەجالی داوە حتما ئەو پرسیارەش هەرویستم لێت بکەم کە ئێستا تۆ لە وڵاتێکی ئەوروپایی دەژیت پێت وایە چه جیاوازیەک لە نێوان ئەم وڵاتانە هەیە وەکو ئەوروپا وەکو ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە تۆ باست کردن چه جیاوازیەک هەیە ژنان وەزعیەتیان چۆنە لە هەردوو شوێن ڕاستیدا جیاوازیەکان زۆرن بەڵام دەتوانم لە 4 خاڵدا باسی بکەم یاخود کۆیان بکەمەوە یەکیان ئەوەی کە لە ئەوروپا ئەوەی کە جیاوازی دین لە دەسەڵاتە لە ئەوروپا دەسەڵات و ئاین لێکتر جیاکراونەتەوە ئاین هەموو تاکێکی کۆمەلگا دەتوانێت ئاینێکی تایبەت بە خۆی هەبێت باوەڕێکی تایبەت بە خۆی هەبێت لە دڵی خۆیدا بیاڵێتەوە لەگەڵ شخصی خۆی ئەو شتێکە لە دڵیدایە و هیچ بێزاریەک بۆ کەسی بەرامبەر دروست ناکات یاخود ئاین یاسا و دەسەڵات بۆ سەر تاکەکان نەسەپێنێت و لەولاوە دەسەڵات حکوومەت کارەکانی خۆی بەڕێوە ببات هەموو تاکێکی کۆمەلگا وەکو یەک کار بکەن لە هەموو شوێنێک دەربکەون بەبێ جیاوازی ئەو کچە یاخود ئەو کوڕە ئەو پیاوە یاخود هیچ سیستمێکی پیاوەسالاری ئەمە وای کردەوە کە ئەگەر ئەو دوانە لێک جلا بن هەموو تاکی دەتوانێت ئاینی خۆی هەڵبژێرێت و لەولاشەوە وەکو بۆ پێشکەوتنی کۆمەلگاکەی هەوڵ بدات لەلایەکی تر ئێمە سەربەخۆیی ئابووریمان هەیە وەکو چۆن لە ئەوروپا سەربەخۆی ئابووری وارەکە کە هەموو تاکێک کار بکات و پێویستە کە کار بکات ئەو چ ببێ جیاوازی کچ و کوڕە ئەو وارەکە کە ژنەکان یاخود کچەکانمان چاوەڕ لەڕێی دەستی ڕەگەزی بەرامبەریان نەبن بۆ بەخێوکردن دەست لە گیرفانی خۆیان بن و تەنیا لایەنی عاتفی یاخود خۆشەویستی یاخود خێزانی کۆیان بکاتەوە ئەگەر بێکاریش بن بێگومان دووبارە پێویستیان بە ڕەگەزی بەرامبەر نییە کە یارمەتی دەریان بێت لێرەژا سیستمی بیمەی بێکاریمان هەیە کە لێرەشدا هەر حکوومەت یارمەتی دەریانە وا ناکات کە پێویستیان بە کەسی بەرامبەر بێت کە بەداخەوە لە ئێران یاخود لە وڵاتەکانی تر ئەوانە نییە بۆیە هەمیشە ژنەکانمان یاخود کچەکانمان کە ئەگەر لە بازاڕەکاریەکانیشدا نەتوانن ببن دەبێت چاوەڕێی خێزانەکەیان یاخود هاوسەرەکەیان بێت هەروەها کۆمەلگای ڕۆشنبیر
وا دەکات زۆر یارمەتی دەرت بێت کاتێک کە کۆمەلگاکەت ڕۆشن بیر بێت لە چۆڕ کۆمەڵایەتیەکان لە میدیاکان لە چاکەکان کە پێشکەوتوو یاخود ڕۆشنبیر بوون هەمیشە هەوڵ دەدەیت کە بەرەو پێشتر بچی هەمیشە هەوڵ دەدەیت کە وڵاتەکەت بەرەو پێش ببیت بەڵام لە کاتێک شوێنێکی وەکو ئێران کە سیستەمەکەش ئیسلامیەکە وڵاتێکی ئیسلامیە هەمیشە بەرەو داوا سیر دەکات هەمیشە هەوڵی بڵاوکردنەوەی نیگەرانی دەدا هەمیشە نیگەرانە بۆ وڵات ساڵانی ڕابردوو هیچ کات لەو تەنانەت لە میدیاکانیشی هەوڵدانێک بۆ داهاتوو نابینرێت ئەوە دەکات خەڵک بێتاقەت بن خەمبار بن هەمیشە نیگەران بن بۆ ژیانیان و خوێندەواری زۆر گرنگە کاتێک کە کچەکانمان نەوەکانی ئێستامان خوێندەوار و زیرەک بوون وا دەکەن کە کچ و کوڕەکان نەوەی داهاتوو خوێن بە سەرکەوتووی پەروەردە بکەن وەلا جێگا هەرە موهیمەکانی دەسەڵاتدا دەربکەون و دووبارە وڵات بۆ زیاتر پێشکەوتوو دەبێت زۆر باشە بە شتایکی زۆر گرنگ و زۆر باش ئشارەت کرد سۆماگیان و من پێم وایە ئەگەر ژنان لە وڵاتانی ئوروپاییش ئەو مافانەیان هەیە حتمەنەکە لە مەقاتای زەحمەتیان بۆ کێشاوە گیانفیداییان کردووە مقاومەتیان کردووە هەزینەوەیان بۆ داوە بە خۆڕایی هیچ شتێ بەدەست نەهاتووە جا پاشە ئێستا ئێمە لە وڵاتانێک وەکو عەرەبستان ئەبینین کە ژنان دەڕۆن ئازادی شۆفێریکردن و ئەوانەیان پێدراوە پێت وایە چه کارهایەکیان کردووە ژنان کە ئەو ئازادیە نسبیەی کە هەیە بەدەستیان هێناوە بگمان ئەو دەسەڵاتەکەمی کە بەدەستیان هێناوە یاخود ئەو هەوڵەی کە بۆیان داوە هەرچەندە کەمیش بێت بەڕاستی زۆر جێگای پڕبایەخە زۆر جێگای شانازیە کە بێگومان هەمووی بە هەوڵ و تێکۆشانی خۆیان بەوەی کە تێگەشتن لەوەی کە وڵاتەکان یاواتە وڵاتی وەکو عەرەبستان چەندە لە دوای وڵاتانی ترەوەی لە ڕووی پێدانی ماف و حەقەکانی ژنەکان یاخود کچەکانیەوە تێگەشتون کچەکانیان یاخود ژنەکانیان لەوە تێگەشتون کە وەکو وڵاتەکانی تر هیچ مافێکیان نییە لە هیچ شوێنێکی وڵاتەکەیان دەرناکەون و لە ڕووی ڕۆشنبیری لە ڕووی بەرامبەربوون لەگەڵ ڕەگەزی بەرامبەریان زۆر لە دواوەترن هەرچەندە ئێستا ئەمانی کە بەدەستیان هێناوە وەکو مافی شۆفێریکردن یاخود ئێستا کە ڕێگەیان پێدراوە شۆفێری قەتاریش بتوانن بکەن کە ئەوەش هەر زۆر دڵخۆشکەرە ڕاستە زۆر کەمن بەڵام ئەوە هەمووی بوونی هیوایەک نیشان دەدا کە بۆوانی کە تا ئێستا هەوڵیانداوە ئەویان بەدەستهێناوە وا دەکا کە بەردەوام بن لە هەوڵدانەکانیان لە خەباتەکانیان ڕاستە لەوانەیە تووشی چەندین ئاستەنگ و ناڕەحەتی تر ببنەوە یاخود دەسەڵاتدارەکانی کە بیانێ ئاستەنگیان بخەنە بەردەم کە زۆر لەو گەورەتر نەبن یا داوای زیاتر نەکەن بەڵام گرنگەوەی کە ئەوان بتوانن بەردەوام بن و لەو ئاستەنگانەش سەرکەوتن بەدەستبێنن و بێگومان پێویستە لەسەر وڵاتانی تر لەسەر ژنانی ڕۆشنبیر ژنانی لایەنی کە لە بواری ژناندا ئیش دەکەن و پشتیوانی دەکەن پشتیوانی خۆیان بۆ ژنانی عەرەبستان یاخود کچان دەرببڕن بۆی هانیان بدەن کە بەردەوام بن کە داوای مافەکانیان بکەن بۆی بتوانن وڵاتەکان بەرەو پێش بن و لە ئاستی وڵاتەکانی تردا دەریان بخەن کە بێگومان ئێستا بۆ وڵاتێکی وەکو ئێران کە چۆن بوونی لایەنێکی کۆمونیستی وەکو کۆمەڵە هەبوو لە ڕابردوودا لە ئێران کە چەندین خەباتی کرد وای کرد کە ژنان کۆمەڵەکە یەکەم حیزب بوو کە ژنانی هێنا ڕیزەکانەوە و داوای ماف و خەباتیان کرد و ئێستاش بۆ ئەمانش پێویستیان بە لایەنێکی چەک و کۆمونیستی هەیە کە جیا لە ژنانی کە خەبات دەکەن و پشتیوانی لە ژنان دەکەن لایەنێکی چەک و کۆمونیستیش بێگومان پشتیوانیان بکات هەموو ئەوانە دەتوانێت دەست بداتە دەست کە زیاتر بەردەوام بن لەسەر ئەو کاران و لانی کەم نەک هەمووی کە بێگومان بڕوان ناکەم کە بتوانن بە یەک جار هەمووی بەدەست بێنن بەڵام لانی کەم نیوەی ئەو شتێک کە حەقیانە بتوان بەدەستی بن حتممەنی شەروە بێت من هەمیشە وتومە کە زۆر خۆشببینم بە بزوتنەوەی ژنان هەوڵدانی ژنان لە هەموو وڵاتەکان بەڵامی تر وڵاتانێ وەکو ئاسیا وەکو وڵاتێک وەکو ئێران و ئەفغانستان کە تۆ نمونەهای زۆر باشت هێناوە ئەویا مەسەبی ئیسلام زۆر دەستدرێژیە کاتە سەریان ئەو جنس دووەم بوونیانە بە شوێنی خۆی بەڵام مەسەب و ئاسەوارەکانیشی لە سەریان زۆرتر زاڵ بووە. سۆماگیان من پرسیارەکانم کۆتایی پێهاتووە جا ئەگەر بۆ خۆت ئەتەوێت شتێک یا پەیامێک وەکو کچێکی جوان پەیامێکت هەبێ بۆ هاوتەمەنانی خۆت لێرەوە دەتوانی فەرموو.
هیچ قسێکی زۆر تایبەت نەماوە تەنیا زۆر سپاسان دەکەم سەرەتا بۆ ئەم داواتە ئەوە خۆشحاڵم کە لەم بەرنامەیەدا بەشداریم کردووە و دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم. زۆر سپاس بۆ تۆش سۆماگیان کە داواتی ئێمەت قبول کرد و هیوای سەرکەوتن هەیە بۆت. زۆر سپاس. بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بەم جۆرە گەیشتینە کۆتایی ئەم بەرنامەمان. تا دیدارێکی تر شاد و سەلامەت بژین.